الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان و خۆشەویستان کاتیەوە هاتووە سیستەمێ بۆ خۆمان هەڵبژێرین، تەندروستیە بۆ خۆمان هەڵبژێرین، ڕێجیمە بۆ خۆمان هەڵبژێرین، لەسەری بڕۆین پێڕەوی کەین. ئەو سیستەمە من زۆر گەڕام، زۆر سێرشم کرد، زۆر بەدواچوونم بۆ کرد. هەمووی گەیانمە یەک لووتکە، گەیانمە یەک ڕێگە، گەیانمە یەک شەخص، گەیانمە یەک پەیام، ئەویش خۆشەویستە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە زنجیرەکەمان هەر بە ناوی خۆشەویستەوە ناومان نا تەندروستی خۆشەویست. ئێستا لەم حەڵقانەی دوایە ئینشاءالله باسێکی تەندروستی پێغەمبەری خوا ئاکەین صلی الله علیه وسلم. ئەڵڵا لەو خۆشیە، جا ڕۆژوان بە و جا نوێش بکە و شەو نوێش بکە و عیبادەت بکە و زیکر بکە و حەج بە و زەکات بە و جۆشی لە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم. بزانین ئەم خۆشەویستەمان چۆن خوای گەورە لاشەی پاراستووە، یاخود بزانین چۆن پارێزگاری لە لاشەی پێغەمبەری خوا کراوە صلی الله علیه وسلم. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لاشەی هەروە بە عەشوایی هاتووە، یاخود معجزەیە بۆ خوای گەورە بۆی پاراستووە، یاخود لاشی تەندروست نەبوو و نەخۆش بووە بۆ ئەوەی کە لە خوای گەورە و نزیک بێ دایمە بەڵا و موسیبەت و نەخۆشی و کۆمەڵێک شت ڕووی تێکردووە. با بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەکرێ بۆ قودوەیەکی ئێمە چاوی لێ بکەین، بە دوایە بچین، دڵمان پێی خۆش بێ، بڵین ئەلحەمدولله. ئیساکێنە پرۆفیسۆری ئەو بوارەمان دۆزیەوە، کەسێکی پرۆفیشناڵ، دکتۆرێک. ئێمە زۆر جا بە دوای ئەوە چین بزانین دکتۆرەکان چییە خۆن چاوی لێ بکەین، بە دوای کەسانەیە بچین کە عمریان زۆر کردووە بۆی چاوی لێ بکەین، بە دوای پسپۆڕانی خۆراکا بگەڕین، وەرزشا بگەڕین بۆی چاوی لێ بکەین. بەڵام لێرانەیە چینە خزمەتی ترۆپکی بەشەریەت، ترۆپکی مرۆڤایەتی کە لە محەممەدا صلی الله علیه وسلم خۆی بینێتەوە. بزانین سەحەتی چۆن بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبیرتان نەچێ خوای گەورە وەکو تەبیبێک و دکتۆرێنی ناردەوە ناو خەڵکی، هەتا وەکو بزانێت ئەلفوبیەکانی طب فێری خەڵککە. بەڵام ئەو تەوجیهاتی کە یاوێتی، ئەو ڕێنمانەی کە داوێتی بە خەڵک و بە سەحابەکانی کە بۆ ئێمەی بەجێهێشتووە، ئەو ئیجتیهادانەی کە لە بواری تەندروستیا کردوێتی، ئەو خیبرانەی کە هەی بووە، لەو بیئەی کە تایە بووە، بەشی ئەوە ناکە کە لەم سەردەمەیە ئێمە تێرکە بڵین 1400 ساڵ لەمەوە پێش. یعنی من معقولە کاک دکتۆر تۆ بە هەموو علمی خۆتەوە منە ژێڕیتەوە بۆ تەندروستی کەسێک 1400 ساڵ لەمەوە پێش، ئەیکی بە پێشەنگ و بە قودوەی من ئەڵێیت ئەم پیاوە قودوە و پێشەنگی تۆیە دوایکەوە، ئەڵێ ئەم پیاوە ئوسوەیە. بەڕاستی ئەمە کارێکی ئەستەمە. بەڵام با بچینە ناو تەفاسیلەوە ئەو کاتە تێگەن من بۆچی ئەم خۆشەویستم هەڵبژاردووە بۆی کە باسی تەندروستیەکەی بکەین، چونکە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ کاتێ لە خۆیەوە قسەی نەکردووە، هیچ کاتێ لە خۆیەوە شتێکی نەفەرمووە، کاتە ئیلا وحیکی ئاسمانی بۆ بۆی هاتووە، ئیلا دەستی خوای گەورە لە پشتی بووە، بۆیە زانیوێتی ئەڵێ چی، زانیوێتی چیەکە، زانیوێتی هەنگاو چۆن هەڵەگرێ. بەڵێ بۆیە سیستمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نیظامێکە زۆر گەورەیە، زۆر بەرزە، زۆر عەجیبە، زۆر تایبەتیشە. بەڵێ خوای گەورەش ئەمرمان پێیەکات دوای ئەم سیستم و ڕێژیمە بکەوین بەوەی کە وما آتاكم الرسول فخذوه، ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داینێ و پێشکەشی کردن وەریگرن، وما نهاكم عنه فانتهوا، ئەوەی ڕێگری لێکردن و قەدەغەی لێکردن نەچن بە دوایە، چونکە ئەوە پێغەمبەرە ئەگاتان لێی بێ. بۆیە نظام و سیستمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەسێکی زۆر عەجیب و بەرزایە. خوا بکەم ئێمە وەکو تەبیب تێی بگەین، ئێمە وەکو تەبیب بتوانین نهێنەکانی بۆ جەنابتان باسکەین. چ جای ئەوەی کە خەڵکێکی عادی چۆن لە مەتیەکا و چۆن لێ حاڵێ بێ بەڕاستی قورسە. ئەمەش تەنها خەڵکێکی عادی پێویستی پێ نییە، کامی ئەڵی زۆر مەشغوڵم، کامی ئەڵی بزنسمانم، کامی ئەڵی سەرکردە و قیادەی ئومەتم، ئەو لە هەموو کەسێ زیاتر پێویستی پێیەتی دوای ئەم سیستەمە بکەوێ.
چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو مەشغوڵتر بوو، لە هەمووان سەرقاڵتر بوو، لە هەمووان ماندووتر بوو، بەڵام لاشی بە تەندروست مایەوە. کاتێ ئێمە پێویستمانە خەڵکێک تەنها لەبەر سێبەرا گەورە نەبوو بێ ئێمە چاوی لێ بکەین، دەرەوەی بینی بێ، ناوی بینی بێ، شەڕی بینی بێ، غوربەتی بینی بێ، سەفەری بینی بێ، برسێتی بینی بێ، تێری بینی بێ، خێزانی بینی بێ، بە هەموو تەورەکانی ژیانە تێپەڕی بێ، بۆ ئەوەی کە بە کەڵکی هەموومان بێ هەتاوەکو بتوانین چاوی لێ بکەین لە مناڵیەوە هەتاوەکو گەورەیی. چونکە ناکرێ ئێمە پیاوێکی 70-80 ساڵ بێنین بڵین کاکە ئەمە قودوەی تۆیە، مناڵێک چی لێ فێر بێ، ئافرەتێک چی لێ فێر بێ، چی لێ حاڵەیە بێ. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قودوەیە بە هەموو قۆناغەکانی ژیانیەوە بۆ ئێمە، چونکە هیچ شتێ لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئێمە ون نەبووە. بۆیە ئەو کەسانی زۆر ماندوون، زۆر قەلەقن، زۆر سەرقاڵن، ژیانیان لە ژیانێکی شپرزەوە هێنێتە ژیانێکی ئاسوودە و ئارام. ئەو کەسانی کە ماندوون لە لاشە و لە نەفسیانە بە دواکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ژیانیان ڕاستە بێ، ڕێگی ڕاستە دۆزنەوە، چونکە خوای گەورە فەرمێوە ئینەکە لەتەهدی ئیلا صیڕاط مستەقیم. ئەی محەممەد تۆ خەڵکی بانکی بۆ ڕێگەیەکی ڕاست، بەڵێ ڕێگە ڕاستەکە دینە، بەڵام لە تەندروستیشە هەر ڕێگەکە ڕاستە ئەگاتان لێ بێ. دوور نەکەونەوە لە ڕێگی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئاستەملابەی وەکو ئەوەی کە لە سیڕاتت لادا بێ، لەوانەیە خوا نەخواستە بەلا ڕێ و بەتوو لە ڕێیا بڕۆیت. لە صحەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لادا تووشی هەڵدێرە بی، دواتر گلەیی لە کەس مەکە. بەڵێ کەواتە وەکو ئیبن قەییمە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفضەل هەدی، چاکترین هەدی پێ بووە حتا لە پاراستنی تەندروستیە. وكو أفرميت من تأمل هدي النبي صلى الله عليه وسلم وجده أفضل هدي يمكن حفظ الصحة به، فإن حفظها موقوف على حسن تدبير. هر کەسێ بە دوای ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چوو بێ ئەزانێ سەحەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، تەندروستی خۆشەویستمان صلی الله علیه و سلم چاکترین و باشترینە لە چییە؟ لە خواردنە، لە مەطعەمە، لە مەشرەبە، لە مەلبەسە، لە مەسکەنە، لە هەوایە، لە نەومە، لە هەموو ئەمانەیە، لە خواردنە، لە خواردنەوەیە، لە لەبەرکردنە، لە جێگە و خان و پێخەفە، لە هەوا و هەڵمژراوەکانی بۆری هەناسەوە، لە نووسنە، لە بەخەبەربوونە، لە جوڵەیە، لە زەواجیە. کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو ئەمانەیە قودوەیە. چی ئەتوانێت چاوی لێ بکە؟ تەندروستیەکی باش، تەندروستیەکی خۆش، ئاسوودەی دنیا و قیامەتی بە پشتیوانی پەروەردگار. بۆیە ئێمە تەندروستی خۆشەویستمان هەڵبژاردووە. بەس مامۆستا تەندروستی پیاوێکی 1400 ساڵ لەمەوە پێش لەگەڵ سەحە و ئەمڕۆی تەندروستی ئەمڕۆیە کە کاتەوە پرسیارێکی جوانە. جارامتان ڕاتان چییە؟ بەڵێ سبحان الله هەموو ئەوەی پێغەمبەری خوا هێناوێتی صلی الله علیه و سلم لە 100% موافقی تەندروستی و سەحەتی ئەمڕۆیە. ئەو پرۆتۆکۆل و لایحانەی کە دانراون، ئەو گایدلاینانەی کە دانراون، عیلم گەیشتە چڵەپۆپە لە بوارێکە، گەیشتە ڕێگەیەکی بربەست، ئەلێوانەیە پێغەمبەری خوا بینیتەوە صلی الله علیه و سلم، ئەلێوانەیە حەدیسەکانی بینیتەوە، ئەلێوانەیە ئاەتەکان خۆی ڕاڤاکە. بۆیە تەسەوور نەکەن خاڵێک هەبێ لە حەدیسێکی صحیحی پێغەمبەری خوایە لە سیرەیە هاتبێ، لە هەر شوێنێک کە پێمان گەیشت بێ لەگەڵ عیلمێکی صحیحە تەزاڕ بکە، دڵنیاتانەکەم. بۆیە دڵتان بۆ خۆش بێ، بەعکسیشەوە با شتێکی ترتان پێ بڵێم لەوە خۆشتر. هەندێک شت هێشتا عیلم پێی نەگەیشتووە کە لە تەندروستی پێغەمبەری خوا هەیە، بەڵام ئێمە سەرمان بەرزە بۆ دوورە ڕوانین و ئەزانین ئەڵێن چی، ئەزانین چیەکەین، ئەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ هێناوە. لە دوورەوە ئەزانین بۆ ئەبێ خەتەنە بکەین، بۆ ئەبێ نینۆکەکانمان بکەین، بۆ ئەبێ بنباڵمان بتاشین، بۆ ئەبێ مووی زیادە لە خۆمان بکەینەوە، بۆ ئەبێ بە ڕۆژوو بین، بۆ ئەبێ گۆشتی بەراز نەخۆین، بۆ ئەبێ عارەق نەخۆین، بۆ ئەبێ هەیلەوە، بۆ ئەبێ ئاوی سارد بخۆین و ئاوی گەرم نەخۆین. عەجیبە، خۆی ساکەنە قاڕە هەیە جۆ لەمانە ناگرێ، ئاوی گەرمی پێ لە ئاوی سارد چاکترە. بۆیە معجزەی ئیسلام لێرانەیە خۆی بینێتەوە کە بە کەڵکی هەموو زەمان و مەکانێک دێ، کەسی لێ بەدەر نابێ. ئەمەش گەورەی ئەو دینەیە خۆشەویستەکانم. بەڵێ
کابرایەکی ئومی کابرایەکی نەخوێنەوار پێش 1400 ساڵ ئەمە پێش بێت بنەما و ڕنگڕێژی وقایە بکە خۆپاراستن کە ئەمڕۆ خەڵک چاوی لێ بکە بەڕاستی ئەمە تایبەتمەندیە بەڕاستی ئەمە پسپۆڕیە چونکە طبی وقایی خۆپاراستن لە بەریتانیا لە ساڵی 1848 تا دانرا لە ئەمریکا لە ساڵی 1950 دەستیان پێکرد لا إله إلا الله هی دوێنێ ئەمانە باسی چیەکەم باسی قڕون پێش ئەوانە ئەەکەم کە پێغەمبەری خوا ڕنگڕێژی ئەمانەی کردووە دواتر وڵاتان بیریان کەوتەوە دەوڵەتەکان بیریان کەوتەوە زلهێزەکان بیریان کەوتەوە کە چۆن پارێزگاری وڵاتەکانیان بکەن بە خۆپاراستن بۆ ئەوەی کە کەمترین پارە لە دەرمان و چارەسەرا سەرف بکەن بەڵێ خۆشەویستەکانم بۆیە لاشەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چاکترین لاشەیە باشترین لاشەیە هەستەوەرەکانی چاوی گوێی لوتی دەستی هەستی ئێسکی دڵی هەناسەی تەنانەت مووەکانی بە خۆمان و دایک و باوکۆ بە قوربانی بین هەموو ئەمانە لە چڵە پۆپەیا بوون بۆیە لاشەیەکی پاک لاشەیەکی جوان لاشەیەکی پارێزراو کە هەتا ئێستش لەژێر گڵەکەیە لەژێر ئەو خاکە پیرۆزەی تیبەیە لاشەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێک نەچووە هەر بەو پاکیە هەر بەو گەورەییە هەر بەو عەزیمیە هەر بەو تەندروستیە ماوەتەوە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وەفاتی کرد لە ئەوجی سەحەتی خۆیان بوو چەند ساڵە لەسەر جێگە نەکەو خەڵک ئاوکا بەدەمێ و خزمەتی کەن و ئەمدی دیوی کەن و بە نەخۆشیە مزمینەکانەوە نەخێر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت کە وەفاتیشی کرد سبحان الله ئەبینیت بەو پەڕی تەندروستیە وەفاتی کرد کە سەحابەکان باوەڕیان ناکرد کە بەم زوانە پێغەمبەری خوا ماڵاواییان لێ بکە بەڵام ماڵاوایی نەکردووە ئەوەتە بەلاشی لەگەڵمانایە بە تەندروستێکی لەگەڵمانایە بە ڕێنمایەکانی لەگەڵمانایە بە وەسفە عیلاجەکانی لەگەڵمانایە ئێمەش لە خزمەتیا بین چی بۆ نووسی بین پابەندین وەکو ئەوەی کە دکتۆرێکی پسپۆڕی ئەو بوارە بۆی نووسی بین ملمان کەچە و فرمانەکانی جێنەیاڵین و هەنگاو بە هەنگاو بە شوێن شەقاوەکانیان ڕێین. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.